بەناوی خوددایە کە ئێمە بە شایانی ئەوەزانی کە کتێبی خۆیمان بۆ بنێرە. سوپاس بەوە خودایی کە نەیهێش لە دنیاە سەرگردان بین بۆ ئەوەی کە بەڕێک و پێکی بژین، بۆ ئەوەی کە هیدایەتی خۆی پەروەردگار بۆربگرین، کتێبی خۆی بۆ ناردین. درود و ڕەحمەت بۆ سەر جانی پێغەمبەرێک کە کتێبی خوا کە قورئانی پیرۆزی تیا مەلەکە بوو، کانە خولوق القورئان. پێغەمبەرێک کە بەهۆی قورئانەوە مرۆڤایەتی لە جەهل و نەفامی ڕزگار کرد و خستە سەر ڕاستە شەقامێک کە پێیەکوتێ سیڕات المستەقیم. ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر زانایان بێ کە لە ڕێگای کتێبەوە شەرعیان بە ئێمە گەیاند، شەرعیان بە ئێمە ناساند بۆ ئەوەی شەرعی خوای پەروەردگار وەربگرین و هەروەها لە خۆمانیدا مەلەکە بکەین و لە خۆمانیدا جێگیر بکەین. سوپاس بۆ خوای پەروەردگار کە هیدایەتی داین لە ئەڵقەی ژمارە 31 بە خزمەت ئێوەی خۆشەویست بکەینەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری لەگەڵ کتێبەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر. ئەم جارەش هەر لە خزمەتی کتێبی خواناسی ئاین و ئیمانە ئەمێنینەوە. ئەم جارەش کۆمەڵێک پرسیاری جەوهەری لە ناوەڕۆکی کتێبەکە دروستەکەین و ڕوبەڕووی مامۆستا عەلی باپیریەکەینەوە بەو هیوای کە ئێوەش لێ بەهرەمەند بن، سوود و کەڵکێک بگەێنین بە ئێوە. مامۆستا زۆر بەخێر بێ، سوپاست دەکەین. زۆر سپاس کاک پێوەندیۆش بەخێر بن یاخوا. سپاس دەکەیت. مامۆستا ئەگەر بچینەوە سەر بابەتەکەی خۆمان، چونکە لە دوو ئەڵقەی ڕابردووی ئەوەی کە سەبارەت بە خواناسی ئاین و ئیمان قسەمان کرد، زیاتر مشتوماڵی ناوەکەی و ساتەوەختی نووسین و ئەو یادەوەریانەی کە لە چوارچێوەی نووسینی کتێبەکە هەیە. بەس ئەمەوێ بچمە سەر خاڵێک کە سەبارەت بە هەڵوێستی زانان و شارەزان دەربارەی ڕەسەنایەتی هەستی خواناسی جەنابەت لەو بەشەدا یەکسەر بە قسەیەکی دکتۆر ئەلێکسیس کاریل دەست پێکەیت کە ئەو ئەڵێ بیری ئاینی لە بیرکردنەوەی فەلسەفی زیاتر کاری کردوتە سەر مرۆڤایەتی. ئاخر ئاین بنچینەی خێزان و ژیانی کۆمەڵایەتی بووە لە شارستانی کۆندا. قسەکە لەسەر ئەوەیە کە لەو چوارچێوەیەشدا کە قسەکردنە لەسەر ئاین و لەسەر ڕۆڵی ئاین چەند قسەی زانایان گرنگە جارێکی تر، ینی قسەی ئەوان بۆ ئەوەی کە ینی چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان ئینسانەکان کاریگەر بن پێی ڕۆڵی ئەوان قسەی ئەوان لەسەر ڕۆڵی ئاین و لەسەر کاریگەریەکانی ئاین بە تایبەتی ئەوەی کە دکتۆر ئەلێکسیس کاریل باسیەکە باسەکە کە لە فەلسەفە زیاتر خزمەتی کۆمەلگاوە بە تایبەتی ئەوش کە باز لە چوارچێوەی خێزانیەکە قسەکە لەسەرەوەیە قسەی زانانش چەند گرنگە لەم چوارچێوەیە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. ربنا آتنا من لدنك وهيئ لنا من أمرنا رشدا. کاکە پێوەندە خێر بێن یاخوا خۆت و هاوکارانیش جارێککە بە خێر بێن. قسەی زانایان دیارە هەر کامیان لە بواری خۆیدا خوای پەروەردگار کە لە قورئاندا دەفەرمێت فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تعلمون، ئەگەر نازانن لە ئەهلی ذیکر بپرسن، واتە لە شارەزایان. دیارە لە شارەزایان واتە هەر کەسە لە بواری پسپۆڕی خۆیدا ئەگەر پرسیارێکی کۆمەڵناسی هەبێت دەبێت لە کۆمەڵناسان بپرسی، بەڵام ئەگەر پرسیارێکی تەندروستی هەبێت دەبێت لە پزیشکان بپرسی، هەروەها پرسیاری یاسایی لە یاساناسان و هی فیزیکی لە فیزیک زانان و تا کۆتایی. ئەو قسانەی کە من نەقڵم کردوون هەم لە ئەلێکسیس کاریل کە خاوەنی پاداشتی نۆبڵە لە ئادابدا، هەم لە ویل دیۆراند خاوەنی قصة الحضارة کە دەوری 50 بەرگە، و لە ئەریک فرۆم لە ئەوانی دیکە ئەوانە هەمویان کە قسەیان کردووە لە بواری دینداریدا و خواناسی و پەیوەستکردنەوەی دینداری خواناسی بە سروشتی بە ناخی مرۆڤەوە. جا دیارە من هەر ئەو ئاەتەی خوای پەروەردگارم جێبەجێ کردووە کە دەفەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تعلمون، ئەگەر نازانن لە پسپۆڕان لە شارەزایان بپرسن. من گەڕامەوە بۆ ئەو زانایانە کە بەڕاستی ئەلێکسیس کاریل لە کتێبەکەی خۆیدا ئەلئینسان ذلک المەجهول، ئینسان ئەو نەناسراوە،
کە تاسە چەندان جار چاپ کراوەتەوە لە ئەسڵدا دیارە بە ئینگلیزی نووسیوەتی زانایەکی ئەمریکیە بەڵام کە بە عەرەبی تەرجەمە کراوە بەو ناو نیشانە لەمای بۆ کوردیش تەرجەمە کراوە زۆر بە قوڵی چۆتە نێو ناخی مرۆڤەوە هەروەها ویل دیۆڕاند کە مێژووی نووسێکی زۆر زەبردەستە یعنی هەڵساویستوێتی هەم مێژوو هەم مرۆڤایەتی بنووسێتەوە و ئریک فرۆم و هی دیکەم کە هێناون هەموو ئەوانە شارەزاییان هەبووە لەو بارەوە کە مێژووی بەشەر چ شتێک زیاتر کاری تێکردووە جا ئەو ئەلکسی سیاری دەڵێ ئاین بە مانە گشتەکەی تەوان خۆی هیچ ئاینێک پێی ناگوتری ئاین ئەگەر پەیوەست نەبێ بەخواوە بە زۆرێک لە خواپەرستیەوە بەڕاستیان بە هەڵا ئاین لە فەلسەفە زیاتر کاریگەری هەبووە چونکە ئاین پەیوەندی بە دڵ و دەروون ناخی مرۆڤەوە هەیە فەلسەفە پەیوەندی بە عەقڵیەوە هەیە بێگومان هەم عەقڵیش و هەم دڵیش کە دواییش ڕەنگە لە ئاڵلقەکانی داهاتوودا پێ بگەین هەردووکیان دوو ئەندامی بنەڕەتی مرۆڤن و لە ڕاستیدا ئینسان بە عەقڵ و دڵی مرۆڤە ئەگەرنا بە شتەکانی دی خاڵی هاوبەشن لە نێوانی ئەو ئاژەڵاندا جا زانایان قوڵ بوونەتەوە بۆدا دیێرە ئەو زانانی کە لەو بوارەدا پسپۆڕن بۆیە وەکو گوتم عەقڵ و مەنتیق وا دەخوازێ و ئایەتەکەش وا فەرمان دەکا کە ئێمە بگەڕێنەوە بۆ شارەزایان و زانایان لیان بپرسین لەو بارەوە کە دەمانەوێت تێدا شارەزابین بگەڕێن بزانین خۆ چێ لەو بارەدا شارەزایە پسپۆڕە لێ بپرسین دیارە منیش بەو شێوەیەم کردووە و قسەکەی ئەلکسیس کاریلی بەڕاستی قسەیەکە بەڵێ خۆی کردوێتی بەڵ هەر واقعی بەشەریش وایە نەک هەر لە ڕابردوودا شارەسانێتی کۆن بەڵکو ئێستاش لەگەڵدا بێ ئەوەندی کە ئاین باسی ئاین دەکرێت و باسی ئەو شتانە دەکرێت کە لە ئاینەوە سەر هەڵدەدەنجا وەکو گوتم چ بە ڕاست و دروستی چ بە لادان و پەڕگیریەوە دنیای ئێستاش تەماشا دەکەی هەر ئەو مەسەلە و بابەتانە کە لە ئاین و لە خواپەرستی و لە دینداریەوە سەرچاوە دەگرن وەکو گوتم جا بە هەڵەیان بەڕاست دنیای ئەمڕۆژ هەر ئەوە زیاتر جەنجاڵی کرد و سەرخاڵی کردووە بەڵێ مامۆستا لەو شوێنەی کە ینی لەو وەڵامی ئەو پرسیارەی تۆ من پرسیارێکی ترم بۆ دروست بوو ئەویش وتت هەر ئاینێک پەیوەست نەبێتەوە بە خوای پەروەردگارەوە بە خوداوە نابێت بە ئاین بەڵێ بەڵام زۆر جار جۆم لە تۆ بووە کە باس لەواکەی کە ئەلمانیەت دینە خۆ لە زمانی ئەم بەرنامەیە ئەزانم کە ئەمە ڕوونەکەینەوە بەس ئێستا بە پێویستم زانی کە بزانم جیاوازیەک هەیە لە نێوانی دین و ئاینە هەریەکەن بەس بە کورتی تا من عەرزت کەم چەمکە باو عورفیەکەی ئاین چەمکە عورفیەکەی باوەکەی ئەوەیە کە وەکو گوتم پەیوەندی بە خواوە هەبێ سوبحانە وتەعالە و لە وەحیەوە سەرچاوی گربێ لە ئاسمانەوە بۆ مرۆڤ هات بێ ئەوە چەمکە عورفی و باوەکەیەتی بەڵام وشەی دین کە لە قورئاندا بەکار هاتووە بە معنای بەرنامەی ژیان بەکار هاتووە پێشتری باسمان کردووە هەر بۆ وێنە قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون لە کۆتایی دەفەرمێ لەکم دینکم وەلیە دین کەواتە کافرەکانیش دینیان هەیە یان لە سوورەتی یوسوفدا کە خوای پەروەردگار باسیەوە دەکات چۆن یوسف توانی بنیامینی برای لای خۆی گلداتەوە دەفەرمێ كذلك كدنا ليوسف ما كان ليأخذ أخاه في دين الملك ئاوا بەو شێوە نەخشەمان بۆ یوسف دانا کە لە بەرامبەر ئەوەدا کە دەفری دەغڵ پێوانەکە خراوەتە نێوبارەکەیەوە گوایە بنیامین ئەو دەفرەی دزیوە خستوێتە نێوبارەکەیەوە ئەمجا لە براکانی دەپرسێ سزاکەی چێ دەڵێن سزاکەی ئەوەیە کە خۆی لە بەرامبەری دەفرەکەدا بگیرێ یاخۆ بکرێتە کۆیلە خوا دەفەرمێ ئاوا تەکبیرمان بۆ یوسف کرد ئەگەر نابۆی نەبوو برایەکەی بە پێی دینی پادشا لای خۆی گلداتەوە دین واتە یاسا و بەرنامە و سیستم لە قورئاندا خوای پەروەردگار وشەی دینی هەم بۆ ئاینی حەق بەکارهێنراوە کە لە خواوە سەرچاوە دەگرێ کە دەفەرمێ إن الدين عند الله الإسلام یان دەفەرمێ ومن يبتغي غير الإسلام دينا کەواتە جگە لە ئیسلامیش دینی دیکە هەن بەڵام دینی حەق
هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق، يعني الدين القيم، فأقم وجهك للدين القيم، دين راس، دين حق، دين الله، يدخلون في دين الله أفواجا. يا كألف لام سر شو سر الدين، إن الدين أو لهم حالتان دعوات إسلام، بلام كذا فرمي ليظهره على الدين كله. أم إسلام هاتو أم برنامج حقتك بسر هم برنامج كان دي كذا زال به واتە بەرنامەکانی دیکە شەوانیش هەمویان پێیان دەگوترێت دین، بەڵام لە بەکارهێنانی خەڵکدا کە دەگوترێت دین واتە ئەو بەو چەمکوواتایە لە دین دەگرن کە وەکو گوتم واتە ئاینی ئاسمانی، ئاینێک کە پەیوەندی بە پێغەمبەرانەوە هەبێ عەلەیهیمو سەڵات وسەلام لە خواوە هێنابیان لە وەحیەوە سەرچاوەی گر بێ. مامۆستا ئەگەر قسە لەسەر بۆچوونی زانایان یاخود عەقیدەی زانایان بکەین، بەتابەتی ئەو زانە خۆرئاوایانەی کە جەنابەت لە چوارچێوەی کتێبی خواناسی ئاین و ئیمان هێناوتن، یعنی ئەوان نازانین کە هەڵگری ئاینی مەسیحن و ڕنگدانەوەی مەسیحیەت لەسەر ژیانی ئەوان هەیە و ڕەنگە بە جۆرە لە جۆرەکانیش کە باس لە ئاینەکەن، ینی باس لە دینەکەن، ینی ئاینی مەسیح ینی بە نەزەری اعتیبار وەرگرن، یاخود باس لە کاردانەوە یاخود بڵێن لە جێگیربوونی ئاینی مەسیح بکەن. قسەکە لەسەرەوەی ئایا بەڵگەی ئەوان بۆ ئاین بۆ ئیسلامیش گونجاوە، ینی دەکرێت ئەم کەڕوانینە بگوازینەوە بۆ ئاینی ئیسلامیش؟ بەڵێ، جا من پێشەوە ئەوم هاتۆیات کە ئەوەت بۆ باسکەم بۆ تۆش بۆ بینەران بیسەرانی بەڕێزیش کە وشەی دین بەمانە زمانەوانیەکەی لە بەکارهێنانی قورئاندا وشەی دین هەموو بەرنامەکان دەگرێتەوە کە بەشەر پەیڕەویان لێ دەکا. وەکو گوتم چ خوایی بن سبحانه وتعالى لخوا هات من لوحيوه چه مروف کرد بن وك خوایشن چه سلامت ما بنوا كتنيا اسلامه چه دسكاري كرابن كهمو برنامج كان يديكن هر بويا ويستم ام سرنزب خمورو وشيء الاديان السماويه اين اسمانيه كان هلايا بوشي خوايك ايني ناردوه بهمو پیغمبران ده عليهم الصلاه والسلام بلغمان شيء ده فرمي شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه. شرع لكم من الدين لآين بويدا ناون همان أويك نوحي في راس باردو ويوحي من كربوتو بو إبراهيم بو موسى وعيسى صلاة والسلام عليه وسلم بيغمبران به كواتا يك دين أويش ديني إسلام وتم الكسيب وأخوة بلام يسبب في عرف باو أويش ديسان دا قلت ديني إسلام ديني نصراني ديني يهودي ديني زردشتي تادوي ديني صابئة أو بكارنا نعرف يقنا لراسي دا أين يكهمو في غبراني في الروانا كراون يقبوا كخواد فرمي إن الدين عند الله الإسلام وتل آدم وتا خاتم خوا يكبر نامي ناردوا لهي لقشتكاني دا أدي لشي دا جيان دبي بلي للشريعة ياخو برنامج آسمانيا كان بلام دين وكو برنامج قشتيكا يك دين بوا بلام بس شي دزاني شريعة كان جابون لكل جعلنا منكم شرعة ومنهاجا بو هر كاميكتن شريعتك ما ناردو بلام وكو دين هي همو بيغمبران يك بوا كبريتي ولا إسلام صلاة والسلام على رسول بيغمبران بي بالنسبة بواتا كواتا علمانية دينا ليبراليزم دينا كومونيزم دينا سوسياليزم دينا وغلوباليزيشن هر شيء كبيروي لي ذكري وكو برنامج جان بدين لقلم ددري هيج جمال لو دانية بالنسبة أوكا قلت رجعوا كان ويك من بلغم بقصة كان هنا وتو زيادة الرجعوين أوروبيين أمريكيين أوانش زياتر شوين كوتوي آيني مسيحا البته هم آيني مسيح هم آيني يهودي الرجاوي كان هم آيني يهوديش كاريجري لسريان آيني مسيحيش بلا بو زانياريد استأجر بلين رجاوي كان جات أو زاناني كمان بلغن بقصة كان هنا وتو شيء خلق كبا قشتي أجر بلين شوين كوتوي آيني مسيحا كهاليك زور خلق توشي دبي لراسي دا ظلم دكين لآيني مسيح ولا مسيحيش بو أو آيني كمسيحي ناي
واتە عیسا عليه الصلاة والسلام وەکو هی هەموو پێغەمبەران عليهم الصلاة والسلام نێوەڕۆک و جەوهەرەکەی بریتی بوو لە تەوحید، تەنیا خواپەرستی، تەنیا خواپەرسترا و زانین. بەڵام ئەوەی کە ئێستا بە ناوی مەسیحیەتەوە باوە بڕوایان بە سێ پەرستراوان هەیە: باب، کوڕ، گیانی پیرۆز، ئەلئەب، ئەلئیبن، ئەڕوح القودوس. ئێستا ئەو بەڕەسمی تەبەنی کراوە. بۆیە ئەگەر بڵێین ئاینی نەسڕانی ڕاسترە، نەسڕانی وقالوا كونوا هودا أو نصارى تهتدوا قل بل ملة إبراهيم حنيفا، گوتیان ببنە جوولەکەیان ببنە نەسڕانی. بۆی ئەگەر بڵین نەسارا یا نەسڕانی، چونکە ئێواتە ئەو شوێنەی کە مەسیح خەڵکی ئێوە بووە، یعنی بۆچی نەسڕانەکان پێیان دەگوترێ نەسارا یا نەسڕانی بە تاکەکەیان دەگوترێ؟ چونکە مەسیح عەلەیهی سەڵات خەڵکی ئەو شوێنە بووە. بەڵام کە گوتت مەسیحی واتە ئەوانەی شوێنکەوتووی مەسیحن کە لە ڕاستی شوێنکەوتووی مەسیح نین. چونکە عیسا عەلەیهی سەڵات وەسەلام هەموو پێغەمبەران فەرموویەتی خوا بپەرستن و هاوبەشی بۆ دامەنێن. کەچی ئێستا ئەوانەی خۆیان بە شوێنکەوتووی مەسیح دەزانن دەڵێن مەسیح کوڕی خوایە. ئەوەش شتێکە. جا ئەمە پرسیارەکەت ئایا ڕەوایە ئێمە قسەی ئەوان بە بەڵگە بێنینەوە؟ جا چ پێیان بڵێ نەسڕانی کە ڕاستیەکەی وایە، یا چ پێیان بڵێ مەسیحی کە لە ڕاستیدا تێبین لەسەرە؟ بەڵێ دروستە. بۆ ئەوان خۆ باسی ئاینیان کردو بە گشتی، منیش باسی ئاین دەکەم بە گشتی و باسی ئیسلام ناکەم لێرەدا. من باسی ئەوە دەکەم کە مرۆڤ لە ناخیدا بۆ خوا عەوداڵ و شەیدا و تینویە. لە ناخیدا یعنی بەرەوخوا دەجۆشێ و دەخرۆشێ، بەرەوخوا دەجوڵێ. من بەسم ئەوە بڵێم. جا ئەوجا خوا سبحانه وتعالى بۆ وەڵامدانەوەی ئەو داخوازیە سروشتیە کە لە ناخی مرۆڤدا هەیە، لە فیتڕەتیدا هەیە، بە پێغەمبەراندا شەریعەتی ناردووە. خۆی شەریعەت و فیتڕەت دوو ڕووی یەک حەقیقەتن. لە ڕاستیدا شەریعەت هەر ئەوە دەڵێت کە فیتڕەت دەیخوازێ. بۆیە لە ئایەتی ژمارە 30 سوورەتی الڕومدا خوا دەفەرمێ فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم. فأقم وجهك للدين حنيفا فطرة الله. زانایانی شارەزای زمانی عەرەبی دەڵێن فطرة الله ئەمە بەدەلە بۆ دین. فأقم وجهك للدين حنيفا فطرة الله، واتە ئەو دینە پاکە هەر هەمان ئەو سروشتەیە کە خوا خەڵکی لەسەر سروشتاندووە. واتە دین چ دەڵێ سروشیش ئەوە دەخوازێ، سروشت چی خواستوە دینیش هەروای فەرمووە. کە دیارە فیتڕەت و سروشتەکە دروستکراوی خوایە و ئاینەکەش کە دەستکاری نەکرا بێش فەرمایشتی خوایە. مامۆستا جاری وا هەیە پاساوێک جومە لە پاساوێکە بێ ژەوەیە کاڵێن بۆی بڵێن ئیسلام واتە دینێکی شمولیە، ینی بەشی گۆی زەوی بە شێوەیەکی گشتیەکە. دەگوترێ ئیسلام بۆیە کراوە بە دینی کۆتایی، بە ئاینی کۆتایی، لەبەرەوەیە کە گوشراوی هەموو ئاینەکانی تیا، یاخود لە هەموو ئاینەکان لە ئیسلام پوخت کراونەوە. ینی دەکرێت بەم تێڕوانی نەسێری ئاینی ئیسلام بکەین، یاخود وەکو ئاینێکی سەربەخۆ سێریکەین. دەگونجێ هەردووشی جارێ ئاینیش سەربەخۆی بێگومان، بەڵام ئەو ئاینە سەربەخۆیە هەموو ڕاستیەکانی کە لە بەرنامە پێشوەکاندا هەبوون، بۆی نەڵم ئاینە پێشوەکان ئاینیەکە، هەموو ئەو ڕاستیانەی کە لە بەرنامە پێشوەکاندا هەبوون لەو کۆتا بەرنامەی خوادا کە پێی دەگوترێ ئیسلام هەن. بەڵگەمان چییە؟ خوای پەروەردگار لە سوورەتی ئەلمائیدەدا دوای ئەوەی باسی ئەوە دەکا کە تەوڕاتی نارد بۆ جوولەکەکان و ئینجیلی نارد بۆ نەسڕانیەکان، بۆ مەسیحیەکان، بۆ عیسا دابەزان، دوای دەفەرمێت ثم أنزلنا إليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه، مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه. كذا فرمي مصدقا لما بين يديه من الكتاب، أو كتاباني لبيش يوبون هم يعني براز دزانيت كواتا أو راستياني كتاب بيش وكان قلتو يعني نخوان همي لخوي دا جي كردونو مصدقا لما بين يديه، أوان كتاب بيش وكان براز دزانيت يعني شي يعني وكو أصلي خوان براسيان دزاني وكو واقع يستاين أويك ومهيمنا عليه بسري شانو شاو ديرة
واتە گەر گۆڕانکارێک دەستکاریشان تێدا کرابێ ڕاستی دەکاتەوە وەکو لە سوورەتی النمل دا خوا سبحانه وتعالى دفرمي إن هذا القرآن يقص على بني إسرائيل أكثر الذي هم فيه يختلفون وإنه لهدى ورحمة للمؤمنين أم قرآن زۆربەی ئەوە کە خاوەن کتێبەکان تێدا کەوتونە مشتمر و ڕازجاییەوە بەسەریاندا دەخوێنێتەوە بۆیان ڕاز دەکاتەوە بۆ دەفەرمێ زۆربەی مرجیە خوای پەروەردگار بە پێویستی زانی بێ هەرچی ڕازجایی جوولەکە و نەسڕانی و خاوەن کتێبەکانێکی هەمووی لە قورئاندا بێنێ ئەوەی کە بە پێویستی زانیوە ئەوەی کە پێویستە خوای پەروەردگار هەمووی بۆ ڕاستکردنەوە لە قورئاندا کەواتە قورئان لەلایەکەوە کتێبەکانی پێشخۆی بەڕاز دەزان لایەکەوە بەسەریشانە و چاودێرە ئەگەر دەستکاری کران و گۆڕان و تەحریف و لادانیشان تێدا کرابێ ڕاستی کردوێتەوە بەڵاو لێمان تێک نەچێت کە دەڵێن کتێبەکانی پێشخۆی بەڕاز دەزانێت واتە وەکو ئەسڵەکەیە نەک وەکو واقعی ئێستایان کە سەدان شتیان تێدا کەم و زیاد کراوە نەک هەر ئەوەندە بەڵکو خوا سبحانه وتعالى یەک ئینجیلی بۆ عیسا ناردووە وآتيناه عيسى بن مريم الإنجيل خويت لك يك إنجيل وقماني تدانية بالله مسا بالرسمي نصراني كان شوار إنجيليان هن إنجيل متاو لوقاو مرقس يوحنا بالرسمي أو شوار إنجيلشيان لنيو بنجا يهتاكو حفتا إنجيل ده هل بشار دون أواني كان رفض قدوم أنا أو شوار أنا تبني ذكين كأو شوارج نەچوون ئینجیلی بەرنابایان لەگەڵ داداننەوە بەرنامە یەکێک بوو لە حەواریەکانی عیسا عەلەیهی سەڵات وسەلام کە من نسخەیەکم لایە لە ئینجیلی بەرنابا کە ئینجیلی بەرنابا ئەو شتانی کە دەیانڵێ دەربارەی عیسا عەلەیهی سەڵات وسەلام مەڕیەم و بەسەرهاتی عیسا لەگەڵەوەی کە لە قورئاندا هاتووە خوا باسی کردووە 90 زیاتری تێک دەکاتەوە بەڵام ئەویان ڕەفز کرد بوو چونکە لە ئینجیلی بەرنابادا باسی تەوحیدی خوا دەکات لە عیسا کتێتی خوا تەنیا تاکە پەرسترا و من ڕەوانەکرای خوام و بەندەی خوام مامۆستا لە لاپەڕە 69 دیسان جارێک کە ئەو سێتی بینی گرنگێنی دیسانە چیتەوە سەر گرنگی و باەخی هەستی زگماکی پرسیارەکە لێرەدا هەستی زگماکی و ئێمە ئەزانی کە هەستی زگماکی خواناسی بڵێ بەتەئکید ئەو هەستی کە خوای پەروەردگار لەگەڵ ئینسانەکە لە دایکە بێ لەگەڵ لە دایک بوونیا خوای گەورە پێ بەخشێ ئەوەی هەستی زگماکی وەکو جەنابەت خواناسی قسەکە لەسەرەوەیە ئەم پزیسکە ئیمانە یاخود با بڵێن ئەم بەشە لە ئیمان کە لەگەڵ ئینسانە لە دایکە بێ هەر ئەو بەشی ئەوەیە کە تا سەر لەگەڵا بمێنێتەوە ینی زەمانەتی ئەوە کە ئەم هەستە ئاینیە ئەم هەستە زگماکیە ئەم هەستە خواناسیە بەشی ئەوەی بکە کە تاکۆتایی لەگەڵیا بمێنێتەوە کاک پەیوەند ئەو هەستە پێشتر باسمان کردووە کە ئەو هەستە هیچێکە لە چوار هەستە بنەڕەتیەکانی کە لە سروشتی مرۆڤدا هەن هەستی زانستخوازی هەستی چاکەخوازی هەستی جوانی خوازی هەستی خواناسی هەستی خواناسی لەگەڵ مرۆڤدا هەر دەمێنێتەوە بە تەئکید بەڵام ئایا بەش دەکا ئەو ڕێی بەرەو خواچوونی پێ بەڕێ بە تاکید نەخێر خۆگەر بەشی کردبایە خوای پەروەردگار پێغەمبەرانی ڕەوان نەدەکردن عەلەیهیمو سەڵات وەسەلام بەڵام ئەو هەستە بای ئەوەندەیە کە مرۆڤ لە ناخیدا هەست بکات بەوە کە پێویستی بەخوایە تینوێ بۆ خوا خوای خۆش دەوێت پەیوەندی لەگەڵ خوادا هەبێ بەڵام ئەو پەیوەندێت چۆن بێ چۆنی خوا خۆش بوێت چۆنی بپەرستێت چۆن لە خۆی ڕازی کات چۆن هەوڵ بدا بە ڕەزامەندی خوا بگا ئەوە پێویستی بە دەستگرتنی وەحی هەیە پێویستی بۆ هەیە کە خوا سوبحانه وتعالى لە دەرەوەی خۆی شەریعەتی بۆ بنێرێ هەتا هەندێک لە زانایان بۆیە ڕاغیبی ئەسفەهانی دەڵە فیتڕەت شەریعەتێکی نێوەچیە شەریعەت فیتڕەتێکی دەرەچیە واتە ئەو شەریعەتێک کە خوا دەینێرێ لەگەڵ ئەو فیتڕەتێک کە لە ناخی مرۆڤدا دانراوە وەکو گوتم دوڕ و یەک ڕاستین بە تاکید ئەو هەستە دەرونیە بەشناک لەگەڵ مرۆڤدا دەمێنێتەوە بە تاکید بەڵام بەشی ئەوە ناکە کە ئەو ڕێی پێ ببڕێ بۆیە خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردوون عەلەیهیمو سەڵات وسەلام ئەگەر ناتوە تەماشا بکە پێغەمبەری خاتەم کە گەورەترین ئینسانە باشترین
بەندەی خوایە سەروەری پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ کەسی ئەو پێغەمبەرە مەزنە خوای پەروەردگار پێی دەفەرمێ ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ئەتۆ نەدەزانی نە کتێب چییە نە ئیمانیش چییە هەر بۆیە بۆ زانیاریت ئەگەر بمانەوێ ورد بین لە بەکارهێنانی وشەکاندا دەبێ بڵێین ئەو هەستە زەکماکەی کە لە مرۆڤدا هەیە هەستی خواناسی ناو بنێین نەک ئیمان چونکە ئیمان دوایی بریتێ لەوە کە لە ڕێی وەحیەوە دەزاندرێ بۆیە ئێستا هەم کتێبەکەم ناوناوە خواناسی ئاین ئیمان خواناسی هەموو کەس تێدا بەشدارە ئاین ئەوەیە کە لە خواوە دێ وەکو گوتم بە مانا عورفی باوەکەی ئیمان بریتێ لەو هەڵوێست و وەرگرتنە لە بەرامبەر خوادا کە وەحی فەرمانی پێ دەکا بۆیە خوا بە پێغەمبەر دەفەرمێ وكذلك أوحينا إليك روحا من أمرنا روحك ما لان خۆمانەوە بە تۆ نارد ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان پێشتر نەدەزانی نە کتێب چییە واتە بەرنامە چییە نە ئیمانیش چییە ئایا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای نەناسیوە بەتاکید بە معرفەت الله هەبووە خواناسی هەبووە خواناسیەکە پاڵی پێوەناوە کە بچێتە ئەشکەوتی حیرا چەند ڕۆژ و هەفتە و جارێ و مانگ ماوەتەوە ئەوە خواناسی بووە دەفعی کردو پاڵی پێوەناوە بەڵام خوا سبحانه وتعالى خواناسی لێ نەفی ناکە ئیمانی لێ نەفی دەکا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ئیمان ڕێی وحیەوە دەزاندرێ چونکە ئیمان بریتێ لە ئیمان چوار پێکهێنەری سەرەکی هەیە یەکێکیان بریتێ لە زانین و ناسینی بە عەقڵ و بەدڵ دووەم بریتێ لە خۆشویستنی بەدڵ و قوبوڵکردن و پەسەندکردن سێهەم بریتێ لە دان پێداهێنانی بە زمان چوارەم کردەوەی ئەندامەکان چونکە ئینسان چوار هێزی هەن مرۆڤ چوار هێزی هەن هێزێکی عەقڵی ئیدراکی شتی پێدەزانێ هێزێکی ئیرادی قەلبی شتی پێ قوبوڵ دەکا یان ڕەفز دەکا هێزێکی تعبیری کە تعبیری پێ لە شتەکانی خۆی دەکا لە ڕێی زمانەوە یان نووسینەوە و هێزێکی تەنفیزی و جێبەجێکردن بە ئەندامەکان هەر چوار هێزەکە ئیمان بە هەر چواریانەوە پەیوەستە هەر چواریان دەبنەوە بە پێکهێنەری ئیمان دەبێ ئینسان خوای پەروەردگار بە عەقڵ و دڵ بناسێ دوایی بە دڵ خۆشی بێ و قوبوڵی بکا بە پەروەردگاری خۆی پاشان بە زماندانی پێدا بێنێ دوایی بە ئەندامەکانیش خوا چۆنی پێ چاکە بەو شێوە ڕەفتار کە ئەمجا پێدەگوترێ ئیمان جا پرسیارێک سەبارەت بەو هەستە زگماکی ئەو هەستە زەکماکیە و هەستی خواناسی پێ دەڵێن و ئەو هەستە خواناسی بەڵێ لەگەڵ مرۆڤدا دەمێنێتەوە و بەڵکو هەتا بمێنێ زیاتر قوڵ دەبێتەوە بەڵام دیارە من لەو کتێبەشدا باسم کردووە کە هەستە زگماکەکان معنای وانییە کە بۆ خۆیان مرۆڤ ناچار دەکەن مرۆڤ دەتوانێت لە خۆیدا گەشەیان پێ بدە و دەشتوانێت بیان پوکێنێتەوە جامنووسم پرسیار لەسەر ئەو بکەم مامۆستا دەتوانێت بیان پوکێنێتەوە مامۆستا بەسەنە کوتمان هەستە زگماکێکە ئەو هەستی خواناسیە ئەو لە هەموو مرۆڤێکە هەیە بەڵام ئەگەر لە ڕوشدی ئینسانەکەیە بە وختێک کە پێگا ئەو ڕێگایە نەگرێ ئەو ڕێگای بە جۆرێ لە جۆرەکان کوێر کاتەوە وەکو وتمان ڕێچکەیەک بگرێ لا ڕێک بگرێ ئایا ئەو هەستە زگماکی تیامرێت نامرێ بە زۆر کە دەبێ ئەو ئاەتە مبارەکە ئەوەمان پێدەفەرمێ کە دەفەرمێ وەنەفسی وەما سەواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها سوێن بە نەفس و بەوەی کە نەفسی ڕوح و ماهیەتی مرۆڤی هێناوەتە دی فألهمها فجورها وتقواها هەم خراپەکردنەکەی هەم پارێزکردنەکەی فێر کردووە قد أفلح من زكاها ئەوەی کە حاڵەتی تەقوا لە خۆیدا گەشە پێ بدا خزمەتی بکە ئەو حاڵەتەی خۆی گەشەی پێ بدا خزمەتی بکە فراژوی بکە هەراشی بکە ئەو سەرفرازە وقد خاب من دساها پەشیمان و بەدبەختە ئەو کەسەی کە بیشارێتەوە چونکە تەتسیە بە معنای شاردنەوە دێ تەسکیە بە معنای گەشە پێدان دێ یەکێ لە ماناکانی کەواتە بەڵێ ئەو هەستانە دەستگونجی ئینسان بیشارێتەوە لە بن کەمڕەی چڵک و کەمڕە چڵک و چەپەری گوناحدا بیشارێتەوە هەتا وای لێ دێ وەگوڵی هەست بەبوونی ناکە ئەوانەی کە ملحیدن ئەوانەی کە مادەپەرستن کە زۆر ڕوو لە تێرکردنی غەریزەکانیان دەکەن و
هەستە ڕوحیەکان لە خۆیاندا دەمرێنن وای لێ دێکە هەر هەستی پێ ناکە وا پوکاندوێتەوە وا خستوێتە ژێر شڵک و چەپەری گوناح و تاوانەوە هەست ناکا بەو لایەنە ڕوحیەی بەڵام هەر ماوە بە بەڵگەی ئەوە کە لە کاتێکدا کە دەکەوێتە مەترسی و تینێکەوە پێشتری بۆم باسکردوون من ئینسانم بینی وکتێتی کاتی خو زۆر ملحید بووم هیچ دانم بەبوونی خوادانە دەهێنا مارکسیەکی تۆخ بووم بەڵام کە گیرام و خستیانمە ژێرخانێکەوە بەدەست بەستراوی بە چاو بەستراوی یەکەم وشە کە بەستەزار داوتم یا ئەڵڵاه دوای بخۆم سەر بخۆم سۆڕما باشە من بەحساب خوا ناناسم بەحسابدانی پێدانانێ بۆ چ بوو ئەوە لەو کاتەدا هەرچی چڵک و چەپەر بۆ لاسوە هەرچی غەفڵەت و بێئاگایی بۆ لاسوە فیتڕەت و دەروونەکەی پاڵی پێوە ناوە یان خوای پەروەردگار کە دەفەرمێ فإذا غشيهم موج كالظلل دعوا الله مخلصين له الدين کاتێک کە شەپۆلێک وەکو سێبەری کەڵەکە بوو دایان دەپۆشێ جەناب نازانم سواری بەلەم و کەشتی بووی بە تایبەتی کەشتی لەو دەریا گەورانەدا کاکە پەیوەنجا شەپۆل بەقەت شیا بەرز دەبێتەوە ئەو کەشتیە جاری کە باسم کردووە کەشتێک کە 6 قاتە وەکو تەپەدۆرێکی بچووک ئاوا ئەم شەپۆلانە گەمەی پێ دەکەن خوا دەفەرمێ فإذا غشيهم موج كالظلل دعوا الله مخلصين له الدين کاتێک کە شەپۆلێ وەکو سێبەری کەڵەکە بوو دایان دەپۆشێ لەخوا دەپاڕێنەوە مخلصینە له الدین دین لێردا بە معنای ملکەت چیە بە معنای ئیسلام و بەرنامە نییە ملکەتی خۆیان بۆ خوا ساغ دەکەنەوە واتە بەس ڕوو لەخوا دەکەن لەو کاتەدا بۆ ئەو شڵک و چەپەروشتە لاسووە و ئەو غەفڵەت و بێئاگایە لاسووە دەرونیان بێدار بۆتەوە کەواتە هەر دەمێنێ بەڵام دەگونجێ کز بکرێ کب بکرێ دەگونجێ لە ئاخر لەحظەدا فرعون باشترین نمونە فرعونە أعوذ بالله من الشيطان الرجيم حتى إذا أدركه الغرق قال آمنت أنه لا إله إلا الذي آمنت به بنو إسرائيل وأنا من المسلمين كاتك خنكاني جيشتي وهتا بيشو بخنشي قلتي إيمانم هنا كهيش برسراوي كنيز جيجا لو كبنو إسرائيل ديان قلت ديان برست وهتا بربردياري حق وأنا من المسلمين ومن ملكة شانم لذا مسلمين معناه ملكة خوات شي بهذا فرمي الآن وقد عصيت قبل وكنت من المفسدين إستا بيشتر سر بيشيد كرد ولا تيك درانيش بوي إستا لآخر لحظة دا إيمان ديني فاليوم ننجيك ببدنك لتكون لمن خلفك آية أمره جستكت درباز دكين خوتنا ڕوحەکە تازە دەبێت لەو جەستە پیسە بچێتە دەرێ بەڵام جەستەکەت دەهێڵینەوە بۆ ئەوەی ببیە نیشانە و بەڵگە بۆوانی دوای خۆت ئەوەی کە خوا فەرموویەتی هاتوۆتە دی ئێستا جەنازەی فرعون فۆخۆ ئەوە لە مۆزەخانەی میسردان دراوە کە زانایان فەحسیان کردووە دەڵێن خوێی تێدایە خوێت چکە لە دەریای سووردا خنکاوە کە هەڵیان گرتوۆتەوە دی ئەو خوێیان بۆ لێ پاک نەبووتەوە لأن دوای تحنيط كدو طبعا ما بس مويك فرعونيش أوتا كهيش كذا فرعون لأخوة عاصية نبوة أو إيش ضل لآخر لحظة ده بلام كواتا أو فطرته في زكماتي خواناسي هر دميني بلام دبي برشكان لابسن أو شلكو شبروش تلابسي كلاسو جازاري وايب أجا خواه رحم بمروفك بنخوشيك لا دسي بقرتن لا دسي دەکەوێتە تین و مەترسیەکەوە لا دەچێ جاری باشەیە زین کەی لا دەچێ لە ئاخر لەحظەدا کە ڕوحەکەی دەکێشێ و کاتە لا دەچێ بەڵام تازە بەکەڵک نایە مامۆستا بۆچوونێکیش لەو بەرابەرە هەیە بژ ئەوەیە کە دەگوترێ ئەو هەستی زیکماکی خواناسیە پەیوەندی بە ئیرادەی مرۆڤەوە نییە بەڵکوەوە کۆمەڵگایە ئەی بەخشێ یا گۆمەڵگایە ئەی سەپێنێ بەسەر ئینسانەکانە تۆ لە گۆمەڵگایەکی مسلمانە لە دایکەبی دایک و باوکێکی مسلمان خێزانێکی مسلمان ڕاستەخۆ ببێتە ینی ئەوە بۆ دروستە بێت کە تۆ بە مسلمانی لە دایک بووی و بە مسلمانەتی بمێنیتەوە قسەکە لەسەر ئەوەیە ئایا ئەم قسەیە تا کوێ مەسەلەن وایە وانە ینی کاکە پەیوەند بێگومان کۆمەڵگا دەور و بەر و ژینگە کاریگەری لەسەر مرۆڤ هەیە چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتێکدا دەفەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه
كما تنتج البهيمة بهيمة جمعاء هل ترون فيها من جدعاء أو رواه البخاري ومسلم. دفرمي همو مروفيك همو من دالك لسر خوارسكي دینداری خواناسی لێدایک دەبێت دوای بابودایکی دەیکەنە جوولەکە دەیکەنە نەسڕانی دەیکەنە مەجووسی هەروەکو دوای وێنە دێن تۆ دەفە ئاژەڵێک کە بەچکەی دەبێ بە تێروتواوی لەدایک دەبێ ئایا دەبین هیچی لوتی قڵشابی یاخود گوێی قڵشابی ها خەڵک دوای وڵاخی خۆیان نیشانەدار دەکەن گوێی دەقڵێشن یاخود لوتیە شوێن ئەندامێکی ئایا دەبین نوقسانی تێدا هەبێ بەچکەی ئاژەڵ نەخێر مرۆڤیش بە هەمان شێوەخوا بە تێر و تەواوی دروستی دەکا خوای خۆی و خاوەنی خۆی دەناسێ بەڵام دوای ژینگە دەیگۆڕێ گومانی تێدانی ژینگە و دەوروبەر کاریگەری لەسەر مرۆڤ هەیە بەڵام ئێمە قسەمان لەو سەر ئەوەیە قسەمان لەسەر هەستی خواناسیە هەستی خواناسی شتێکی ڕیشەدارە لە مرۆڤدا و لە ملحیدترین کۆمەڵگاشدا ئەو هەستە هەر هەیە بەڵام جاری وایە ئیلحاد وەکو کاتی خۆی لە یەکێتی سۆڤێتی پێشوو وەکو لە چینی سەردەمی ماوسی تۆنگ وەکو لە کۆریای باکووری ئێستا کە ئێستا بەڕەسمی ئیلحاد لەوێ تەبەنی کراوە کە ئیلحاد بەڕەسمی تەبەنی دەکرێ وەکو بڵێ زۆر لە خەڵک دەکرێ خەڵک لە ناخیدا ئەو هەستەی هەیە بەڵام ڕێگەی پێ نادرێت تعبیر لەو هەستەی خۆی بکە بۆیە خوا دەفەرمی لا ئیکراها فی الدین نابێت زۆری بکرێ لە دینداریدا هەر دینێکی بێ باش ملحیدیشە فەرزەن باویش ئیلحادی خۆی دەربڕێ بەڵام ئیلحادی خۆی فەرز دەکا بەسەر خەڵکدا تۆ تەماشا بکە یەکێتی سۆڤێتی پێشوو ئیلحادی بەڕەسمی تەبەنی کردبوو ئێستا چێ لە یەکێتی سۆڤێتی دەڵێ ملحیدم زۆر کەمینێکی زۆر کەم ئەوی دیکە ئەوەی موسڵمانە ئەوەی نەسڕانی ئەوەی جوولەکەیە ئەوی دیکەیە تەنانەت بتپەرستەکانیش کاکە پەیوەند بتپەرستەکانیش واتە ئەوانی کە بت و سەنەم و دار و بەردووان دەپەرستن خۆ هەموو ڕوشەیەکی دینی هەیە ئەوانە بۆیە دەپەرستن لە خۆیان نزیک بخاتەوە وەکو خوا دەفەرمێ ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى هەرچی بتپەرستە ئەوە وەکو ڕەمز و هێمایەک ئەو شتە دەپەرستێ بۆی شەفاعەتی بۆ لە لای خوا بکە لە لای خوای نزیکی بخاتەوە یعنی بتپەرستی لە ئەسڵدا خواناسی و دینداریەکی محەڕەف و تێکدرا و لادراوە ئەگەر نە هەموو جۆرەکانی بتپەرستی هەمووی ئەگەر ئەوەی ئێستا پەیکەرێک دەپەرستێ ئەوەی ماری کوبڕا دەپەرستێ ئەوەی کە مشک دەپەرستێ ئەوانە هەمووی هەیە بۆ زانیاریت ئەوەی کە ئەستێرە و دەپەرستێ خۆرمانگ دەپەرستێ هەرچی جۆرەکانی بتپەرستی هەمووی تعبیرکردنن لە خواپەرستی بەڵام بە شێوەیەکی محەڕەف و لادەرانە و بە شێوەیەکی واکە لە مەساری خۆی لە ڕێی خۆی لای داوە. مامۆستا زۆر جار سەبارەت بەو پیزیسکە ئیمانی کە یاخود با بڵێن پیزیکە خۆڕسک و خواناسی کە جەنابەت تێبینیت وەکو فەرمووی لەسەرەوەی کە ناکرێت بەوەکو ئیمان ناوی بنێت لە دووخۆمدا دەڵم کاک پەیوەندیش نەڵێ مەسابی قەزاوێت شوێن وردی لەو نازانێت چۆ قسا بکات بەڵام آخر خۆی قەزەکە وەیت کە ئیمان خوای پەروەردگار لە پێغەمبەری خاتەمی نەفی دەکات دروستە پرۆسەیەکە ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ێ باشە گە بڵێن ئیمان یعنی خواناسی دێ بڵێن پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام خوای نەناسیوە بۆ زانیاری من ئەو شتانە هەموو لە قورئانەوە هەڵنێژم یخوان نەفی ئیمان لە پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام خۆ خواناسیش بووە کەواتە ئیمان جیایە لە خواناسی یان خوای پەروەردگار بە پێغەمبەر دەفەرمێ وەجەدەکە ضاڵەن فەهەدا تۆی بە گومڕا بینی تۆ بەڕێت نەدەزانی تۆی ڕێنمایی کرد خستی سەرڕێ کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خواناس بووە بەڵام نەیزانێت چۆن ئەو ڕێیە کە خوا قبوڵیەتی خوای پێ بپەرستی نەیزانیوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێش پێغەمبەرایەتی ئایا نوێژ و ڕۆژووی هەبووە زەکات و حەج و عومرە و ئەوانەی هەبووە نە یعنی خواپەرستێکی فیتڕەتی هەبووە دەڵێ کان یەتەحەنەث فی غاری حیرا هەر تەعەبودی دەکرد بەڵام ئایا وەکو ئێستا و نوێژە کە ئەوەندە ڕکات و ئەوەندە نوێژە و ڕکوع و سەجدە بەتاکید وانە بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی نەزانیوە هەتا وەحی بۆ نەهات مامۆستا من ویستم پرسیار لەسەرەوە بکەم ئەو پزیسکە خواناسی کە بە فیتڕەت لەگەڵ ئینسانە هەیە دەگوترێ خوای پەروەردگار هەر نایەوێ ینی بە جۆرە لە جۆرەکان چکم خۆی ئینسانی دروست کردووە خوای پەروەردگار مەسەلەن بۆ نمونە ڕۆح و جانی پێبەخشیوە هەرگیز ئەو هەستی خواناسی تا نامرێ ئەگەر تەنانەت لەو لەحزەش بێ کە ئەندازەیەک مولحیدیشە بۆیە زۆر جار ئەو با بڵێن ئەو چرایە
ئەو ئەگەر دروست بێ کە خەفا بێ و جەنابەت کوتە داپۆشێ بە چولک و چەپەڕ و بە زۆر بەفەرمە قسەکە لەسەرەوەیە زۆر جار ئەمە ئینسانەکە خەبەرە کاتەوە یاخود ئەم چرایە لە ناخی خۆشە بێتەوە جارشکە ئەگەڕێتەوە ینی زۆر جارەوە وەکو ژیلەمەی بن خۆڵەمێش فێکی لە خۆڵەمێشەکەی کە ژیلەمەوەیەکە پۆلوەکە پشکۆیەکان دەردەکەونەوە دەگەشێنەوە زارێکی جا نازانم ئەوە تا چەند دروستە کە لەوەی کە بە ئینسان بگوترێ مەگەر چۆنها ئەگەنا ئەو پزیسکە لە خواناسی لە مرۆڤ هەرمێنێ و ئەوە بای ئەوواکە کە زۆر جار بگەڕێتەوە هیچ گومانی تێدانە هەر دەمێنێ چونکە ئەها ئاەتەکە چی دەفەرمێ فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله دروست کراوی خوا گۆڕانی بۆ نییە واتە ناگونجێ ئەو هەستە دەرێنی هەر دەمێنێ بەڵام دەگونجێ گەشەی پێدرابێ دەگونجێ خەفە کرابێ قد أفلح من زكاها وقد خاب من دساها تعبير قرآنيك سرفراز أو كسيك گەشەی پێداوە ئەو لایەنەی لە خۆدا ئەو تەقوای لە خۆدا گەشە پێداوە بەڵام بەدبەختە ئەو کەسەی کە خەفەی کردووە شاردوویێتەوە پەنهانی کردووە دژایەتی سەرکوتی کردووە ئەگەر هەر دەمێنێ کاکە پەیوەند من لە ئەو کتێبەی کە ئێستا لە ژێر چاپە خوا پشتیوان بێ زۆری پێناچێ چاپ دەبێ درەوشاوەی ئیمان و پوچەڵی ئیلحاد لەبەر ڕۆشنایی زکماک و عەقڵ و زانست و وەحیدا کە ئەوە حەقیقەت مەوسوعەیە کە زۆر بە قوڵی فراوانی چوومەنە ئەو بابەتانەوە لەوێدا باسم کردووە کە هەندێک لەو مولحیدانە لە سەرمەرگدا هەیان بۆ لە سەرمەرگدا بۆیان لە ستالین دەجێڕنەوە کە لە سەرمەرگدا توێتی هەر ناتپەرستم ئەو بە زمانی خۆی ئەو کوبڵ دەستی بەرز کردوێتەوە بۆ لای خوای پەروەردگارەوانە یا هەیە تەوان زۆریان لە سەرمەرگدا ئەوە بوون بڵین دەگەڕێنەوەکو فرعون خوای پەروەردگار باسی فرعون دەکات یا هەیانەکە لە نەخۆشی مەرجیدا تەوان من ناویان دێنم لەو کتێبەمدا لە نەخۆشی مەرجیدا گوتوێتی کە بڵین زانیوێتی دەمرێ بەوانەی دەوروبەری خۆی گوتوارێ قەشەیەکتان بمبن بۆ لای قەشەیەک بەڵام ئەو قەشە گەورەکان ناقەشەیەکی گچکە توانە بۆ کتی لای قەشە گەورەکان بازرگانی دەکەن و ساختەچین بم بە لای قەشەیەکی گچکەی خواناس توانە بۆچی دووڵای دەمێ بگەڕێمەوە لێم حاڵی بۆ بەڕاستی خوا هەیە و بەغەڵەت داچووم بەڵام دەمێت تۆ بە بکەم بەشم خوا لێم خۆش بێ گوێ لە کاکی من جا ئەو هەستە بە تەکید هەر دەمێنێ بەڵام خۆشی بە حاڵی ئەو کەسەی کە زووە خەبەر دێ نەک درەنگ پێغەمبەر دەفەرمێت چی عەلەیهی سەڵات وسەلام إن الله تعالى يقبل توبة العبد ما لم يغرغر خوا گەڕانەوەی بەندە قوبوڵ دەکات مادام ڕۆحی نەگەی بێتە ئێرە یعنی چی ئەلبەتە ڕۆح نەگەی بێتە ئێرە بۆ چوونی من تعبیر لەوەی کە نائومێد نەبوو بێ لە ژیان کە نائومێد بوو تازە هەر دەمرێ خۆ تۆ دین بۆ ژینە تۆ تازە ژینەکەت کۆتایی هات چ لە دین دەکەی هل سورة أنعام جاء فرقاد فرمي هل ينظرون إلا أن تأتيهم الملائكة أو يأتي ربك أو يأتي بعض آيات ربك يوم يأتي بعض آيات ربك لا ينفع نفسا إيمانها لم تكن آمنت من قبل أو كسبت في إيمانها خيرا آيات شاوري شي ده كان يا فريشتا كان بين يا پروردگار بي هندي لنشانه كاني پروردگار بين أو رجك هندي لنشانه كاني پروردگار دين كزور بي زانيان دلما بس في نشانه گوركانه وكو هالهاتري خور لا خور آواوا بعكسي كيس على خور هلاتو هلدي هاتني يأجوج ومأجوج و أو نشانة گەورانەی کە باز کراون ئەو ڕۆژە کە نیشانە گەورەکانی پەروەردگار دێن ئیمانی هیچ مرۆڤێک سوودی پێ ناگەێنێت کە پێشتر ئیمانی نەهێنابێ ئەو کاتە هەتا لە حەدیثەکەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کە ڕۆژ لە خۆر ئاواوە هەڵدێ هەموو خەڵک ئیمان دێنێت تازە دەڵێن تەواو بەڵام سوودی نییە بۆ چونکە دەزانن ئەوەی کە پێغەمبەران فەرموویان هەمووی ڕاستە و دەزانن کەەوە کۆتایی ژیانی دنیای هەموویانە بۆیە جا چ کۆتایی ژیانی دنیای هەموو مرۆڤەکان بێ لەو کاتەدا تۆ بە قوبوڵ ناکرێت چ کۆتایی ژیانی یەکێکیان بێ کە بزانێت تازەوە دەمرێ ئەوە معناوە سوودی نەبینی لە دینەکەی بە کەڵکی ژینەکەی نەهات بۆیە لەو کاتەدا وەرناگیرێ ئەگەر ناخوا لەگەڵ بەندەکانی خۆیدا بەکەڕەمە هەڵبەتەوە شەرخوا دەزانێت تا کەی وەری دەگرێت کە تا کەی وەری ناگرێت بەڵام فەرمایشتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەتا ڕۆح دەگاتە گەرواتە تا مرۆڤ دەکەوێتە حاڵی خۆی بۆ زانیاری لەو حاڵەتەدا مرۆڤ فریشتەکان دەبینێ
هەموو کەس کە دەکەوێتە ئەوەی حاڵەتی گیان کێشران فریشتەکان دەبینێ چۆ خۆی ڕوح لە دوورترین خاڵی جەستەوە کە نوچی پەنجەکانیەتی ڕوح دەکێشرێ وردە وردە دێگەر کەسێک کە دەمرێ لە تەنیشتی بی تەماشاک پێشێ پێیەکانی سار دەبن ڕق دەبن وردە و تا دەگاتە ئێرە دوای ئەلێرە کۆ دەبێتەوە غەڵبە غەڵبێکی لێدێ ئەوە حاڵەتی غەرغەڕەیە بەڵاوکو گوتم کەسێک کە تەما لە ژیان دەنێ دیارە پێما ئەوە شەر بە حاڵەتی غەرغەڕە حساب دەکرێت بۆیە لەو کاتەدا گەڕانە و پەشیمانبوونەوە دادی مرۆڤ نادا. زۆر سپاس بەڕێز مەمسانی باپیر سەلامەت بی بۆ ئامادەبوون لە ئەڵقەی ژمارە سیەکە. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ژمارە سیەک تاکو بە گەشتنەوەیەکی دیکە موتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.